بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت لە سمارت ترەیدەرەوە گەڕاینەوە خزمەتان. شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی یەکی ساڵی 2024 دەکەین. ئاڵتون بۆ ئەم هەفتەیە لە نێوان دوو زۆندا بەرز و نزمی دەکات. زۆنی خوارەوە کە زۆنی بەرزبوونە 2032 دەست پێ دەکات بۆ 2024. تا لەسەر ئەم زۆنە بێت ئاڵتون سیناریۆکانی بەرزبوونەوەی بەهێزە و پاڵپشتێکی باش دەکات بۆی کە جارێکی دیکە خۆی بگەڕێنێتەوە سەری 2050. ئێمە لە کۆتایی هەفتەی ڕابردوو بە فرۆشتن داخل بووین، توانیمان قازانجێکی باش لەم دابەزینەوەتە لەم فلاشە وەربگرین، بەڵام دواتر بینیمان کە زۆر بە خێرایی دەستی کردەوە بۆ بەرزبوونەوە، توانی خۆی بگەێنێتەوە ئاستی 2064. لە 2064 واتە لەم ناوچەیە سیناریۆیەکی دیکەی دابەزینی چالاک کردووە. ئالم منتیقەیە سیناریۆیەکی دابەزین چالاک بووە، بەڵام ئێمە نەمان کردە سیگناڵ و داخڵیش نەبووین. ئەم ناوچەیە دیسان توانی ئاڵتون بگەڕێنێتەوە 2042. بۆ ئەم هەفتەیە ئاڵتون لە نێوان ئەم دوو زۆنەدایە. ئێمە گونجاو نییە لە ئێستادا کڕین بکەین تاوەکو نرخ دێتە زۆنەکە، پاشان بە دوای دەرفەتەکانی داخڵبووندا دەگەڕین. ئەگەر ئاماژەیەکی باش و وازەح دروست بوو دەتوانین لەم زۆنە بە کڕین داخڵ بین. ئەگەر هیچ ئاماژەیەکی وازەح دروست نەبوو، ئەم سیناریۆمان دیاری کردووە چاوەڕێ دەبین دووبارە نرخ بچێتەوە 2064 یاخود زۆنێکمان هەیە لەسەرەوە کە لە 2074.48 دەست پێ دەکات بۆ 2080. واتە ئەگەری ئەوەش هەیە کە ئاڵتون دووبارە دەستکاتەوە بە بەرزبوونەوە، خۆی بگەنێتەوە ئەم زۆنە، پاشان لەم زۆنەوە دەستکاتەوە بە دابەزین خۆی بگەنێتەوە زۆنی خوارتر. واتە نرخ بچێتە هەر کام لە زۆنەکان ئەگەری پێچەوانە بوونی هەیە کە دووبارە بیگەڕێنێتەوە بۆ زۆنی بەرامبەر. ئەگەر بێتە ئێرە گەری هەیە دووبارە بێنێتەوە زۆنی خوارەوە، یاخود پێشەکی بێتە زۆنی خوارەوە پاشان بیباتەوە زۆنی سەرەوە. ئێمە بۆم هەفتەیە مامەڵە لەگەڵ ئەم دوو زۆنەدا دەکەین. بەڕێزە زۆنی دابەزین 2074.48 دەست پێ دەکات بۆ 2088.54. هەروەها زۆنی بەرزبوون 2032 دەست پێ دەکات بۆ 2024. وەکو ئەگەرەکانی دابەزین تا ئێستا وازەحترن بۆ ئاڵتون وەک لە بەرزبوونەوە. بەرزبوونەوەکان کاتین و دەتوانین بە شێوەی ڕیتێز نای ببین، بەڵام دابەزینەکانیش هێشتا بە تەواوەتی هێزێکی وان وەرنەگرتووە کە تا ڕادێکی باش دڵنیابینەوە لەوەی کە ئاڵتون بە خێرایی دابەزین دەکات. واتە هێشتا هێزێکی بەرزبوون لە بازاڕدا ماوە، بە تەواوەتی سیناریۆکانی بەرزبوون لاواز نەبوون. لە دوای شکاندنی 2024 سیناریۆی ئەم هەفتەیە بەم شێوازەیە بەڕێزان پێمان وایە ئەم ترێندەش بشکێت کە لە یەک هەفتەی دەست پێ دەکات. ئەم ترێندە تارگێتی دابەزینی ئاڵتون لە دوای شکاندنی 2024 گەیشتن دەبێت بە 2010. ئێمە لە هەفتەی ڕابردووش باسی 2010مان کرده بوو وەکو تارگێت دیاریمان کرد، بەڵام نەگەیشتەوێت لە بەرەوەی سیناریۆکان بەردەوام گۆڕانکاریدا بەسەردا دەهات. تارگێتی دابەزینی ئاڵتون لە دوای شکاندنی 2024 2010 تارگێتی یەکەم. هەروەها تارگێتی دووەمیشمان ئاستی 2000 ڕێک دەبێت. ئەمە تەنها وەکو بەرچاوڕوونی وەری بگرن کە لە دوای شکاندنی ئەم زۆنە بزانین ئاڵتون بەرەو چه ئاراستە و چه ئامانجێک جوڵە دەکات. شیکاری دووەممان لەسەر نازداک. ئەم بەرزبوونەی نازداک ئاماژەیە بۆ هاتنە ناوەی ڤۆلیۆمێکی زۆر باشی بەرزبوون و ئەگەری ئەوەی هەیە سیناریۆکانی بەرزبوون زۆر بە قورسی چالاک بکات. بۆیە سیناریۆ هەفتەیە کە ئێمە دیاریمان کردووە ڕەنگە دابەزینێکی دیکە بکات، واتە ڕیتێستێک بکات لە کاندڵێکی تازی یەک ڕۆژی کە دەکرێتەوە، خۆی بگەێنێتەوە ئاستی 16191. لە 16191ەوە زۆنی بەرزبوون دەست پێ دەکات تا ئاستی 16100. واتە ئەم ناوچەیە ناوچەی بەرزبوونەوەی نازداک دەبێت بۆم هەفتەیە بەرەزم. ئێمە دەتوانین سوود لە دەرفەتەکانی مامەڵی کڕین وەربگرین ئەگەر ئاماژەیەکی وازەح و دەقیق دروست بوو لەم ناوچەیە بە کڕین داخڵ دەبین
ئامانجی گەڕانەوەی نازداک واتە لە دوای چالاکبوونی سینناریۆکانی بەرزبوونەوە لەم زۆنەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 16570. هیوادارم ئەم دەرفەتەمان بۆ دروست ببێت و بگونجێ بۆی کە بتوانین داخڵ بین. ئینشاءڵڵا دەیکێنە سیگناڵ لە گروپەکانی سمارت ترێدەر بڵاوی دەکەین. باشترین و جوانترین سینناریۆی ئەم هەفتەی نازداک ئەمەیە کە گەڕانەوەکات بۆ ئەم زۆنە پاشان دەستکاتەوە بە بەرزبوونەوە و تارگێتی بەرزبوون وە گوتمان 16570. شیکاری سێممان لەسەر داکس. داکسیش تقریبان هەمان سینناریۆی نازداکی چالا کردووە بەڵام وەیڤەکانی ئەم جیاوازترە. داکسیش لە زۆنی 16494 بۆ 16423 سینناریۆکی باشی بەرزبوونی چالا کردووە. دروستبوونی ئەم کاندڵە بەم شێوازە ئاماژەیە بۆ هاتنەناوەی ڤۆلیۆمێکی زۆر باشی بەرزبوون. بەڵام لێرە ئاستێکی پاڵپشتی بەهێز هەیە بۆ داکس کە 16654 بزەبت ئەم هێڵە. ئێمە چاوەڕە دەبین کە سەر بچێتەوە سەروی هێڵەکە ئەو کات وازەحتر و گونجاوتر دەبێت بۆ داخڵبوون بەکڕین. لە دوای شکاندنی ئەم هێڵە بەرگریەوە من پێم وایە کە داکس بە ئاسانی بتوانێت خۆی بگەێنێتە 16782 کە تارگێتی یەکەمی بەرزبوونە بۆ ئەم هەفتەیە. پاشان تارگێتی دووەمی بەرزبوون 16867 هەر بۆ ئەم سینناریۆیە. بەڵام ئەگەر ئێمە بتوانین سود لە دەرفەتەکانی کڕین وەربگرین و داخڵ بین تا وەکو تارگێتی یەکەم لەم مامەڵەی دەبێنینەوە. ئەوەی کە گرنگە وەکو بەرچاوڕوونی هەمان بێت ئەم زۆنەیە کە سینناریۆی بەرزبوونەوەی چالا کردووە. لە ئەگەری گەڕانەوە جارێکی دیکە بۆ زۆنەکە ئاماژەی داخڵبوون دروست بێت یاخود لە دوای کردنەوەی بازار ئەم ئاماژەی کە سەرەتا باسمان کرد دروست ببێت واتە لێرەوە نرخ ڕاستەوخۆ بچێتەوە سەروی ئەم هێڵە و برێکە ئاوتی ئێرە بکات پاشان ئەم سینناریۆی ڕاستەوخۆ تاوکە خۆی بگەنێتە تارگێتی یەکەم. واتە بە شێوازێکی گشتی نازداک و داکس بۆم هەفتەیە لە بەردەم زۆنێکی بەهێزی بەرزبووندان و سینناریۆیەکی بەرزبوونەوەشیان چالا کردووە. تەنها ئەوە ماوە کە ئێمە بە دوای دەرفەتەکانی داخڵبوون دابگەڕین و بە پێڕەوکردنی ڕسکێکی گونجاو بەکرین داخڵبین. سینناریۆ و شیکاریەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ هەموو لایەکتان. تکایە چاوتان لەسەر گروپەکانی سمارت ترێدەر بێت بە تایبەتی سمارت ترێدەر گۆڵد. هەر ئەپدەیت و گۆڕانکاریەک بۆ هەر یەک لەم شیکاری و لەم زۆن و ناوچانەی دیاریمان کردووە پێویست بکات لە گروپەکان ئاماژەی پێدەدەین و بڵای دەکەینەوە. هەر بمێنن بەخێر.